خۆشەویستان سڵاوتان لێبێت زۆر بە داوای لێبوردنەوە بە ناوی ستافی ڕادیۆی میلی دەڕیانەوە داوای لێبوردنتان لێ یەکەین خەلەلێکی فەنیمان نەبوو کارەباش بڕا لەو کاتەیەکی تۆزە وەزعەکە تێبچوو بمان بوو داوای لێبوردن نەکەین ڕێز و حرمەتم هەیە بۆ ئەم هونەرمەندە خۆشەویستە جارێک ترینەوە خزمەتان لەگەڵ خاتوبانە لەگەڵ ستافی ڕادیۆی میلی گەڕیان سپاسی کاکە هونەرەکەم کە هەموو بەرنامەیە عەزیە دەکێشێت زۆر سپاس یەکەین بەخۆبەخش حرمەتمان هەیە بۆ کاک جەزای ساس بۆ کاک بورهانی مسەور بۆ کاک ئاوبەش بۆ کاک گۆران سابن بەڵێ ئازان و خۆشەویستان بۆ بەجاریکردنتان بە بەرنامە ڕاستەوخۆیەکانی ڕادیۆی گەڕیان ئەتوان لەگەڵمان بەشداربن لەسەر ژمارەی موبایل 0771 471 52 64 بەڵێ بە خۆشحاڵیەوە چێ لای پەیوەندی بله بەڵێ کاک جەزای بە خۆشحاڵی پەیوەندی بەڕێز کاک ئاوات وەریبین کاک ئاواتیانم کاتەوە باش سڵاوتان لێبێت سڵاو لە تۆی ئازیز کاتتان باش باشتر بۆتەوە شارتا دەستخۆشی لە ڕادیۆ جوانەکەی گەڕیانەکەم بەڕاستی بەمانای کەلیمە ڕادیۆیە بەرەوەی کە هەموو بەرهەمەکانی دەخۆ دوچۆ و هەموو بەرهەمە خۆجاڵەسەنەکان دابەزێنێ بەبێ جیاوازی بەبێ هیچ لایەنێکی دەستخۆشیتان یەکەم بۆ بە خێراتنی ئەو دوو هونەرمەندە بەڕێزاکەم هیوایە دۆستیان بۆ خوازم دەستخۆشی لە تاقیبەداری بەڕێز و کاکە دەزای خۆشەویست و جەنابیشێ هیوایە دۆستا بۆ خوازم هیوادارم هەمیشە سەرکەوت بن سەرکەوتن بۆ تۆی ئازیز بەڵێ کاک ئاواتیان داواکاری کرد لەو دوو هونەرمەندە عازیزە داواکاری نەبوو بەڕێزاوای بەڕاستی دەنگیان ڕۆستە لە تاڕەی هیوادارن هەنی ڕاستە کە تازە هاتونە بناو دنیای بنەرەوە داواکان لە هەنی بەردەوام بن لەسەر ئەو ستایلەی خۆیان گۆرانی میلی و بڵێن بەعام گەڕیان دەستخۆشیان لێکەن چاوی ئێمەی کاکە ئاوا تۆ بەڕێزی بەڵام ئەم دوو پیاوە دەمێکەیە هونەرمەندن دەنگیان خۆش بێت بەڵامی تر ئەگەر لە دووسێ بەرنامەی ئاوا و ئینشەڵا پشتیوان بەخوا دەرەکەون و زۆر سپاس بۆ جەنابی شو تۆ بەڕێزی سپاس کاربەری خۆش چاوی ئێمەی کاکە ئاواتیان زۆر بەڕێزی باش دەستان خۆش دەستان خۆش بەڕێزی خاڵ دەکەم چینە لای شەمێرانیان ئاماش زیامەگەر دووبارەی پێشەوە یەک دەنە حاڵی نەبوو UPS دانن کێشەمان نامێنی ئینشەڵا دڵدارێ ئەوێش دێڵێ بارکەم لەگەڵ عایانە مەیلی گارمە و لەگەڵ من مای لەکەی ساردە لەگەڵ من مای لەکەی ساردە پشیمانێم لەو ڕۆژانەی تۆی دڵاخێم تێدا ناسی عەشادایەکەم لەوەش قایت
تويو تتر لايكا نقم باسي ظلم دايا وفضل داري أريش ديلي علي بردا تقل عيانا ميلي قلبو تقل من ماي لكي سادا نفرتك يا لنا ريش شوك جيدي ببيهو شوك جيدي ببيهو ظلم داوى مدلداري أبيش ديلي علي باداو لقل عيانا ميلي قامو لقل من ماي لكي سادايا هاي بيجي پشیمانم لو ساتانی بود دکاوتیم دسراجو هزار هندای دلیم دور بی من خشبیم نالم تو مارو هزار هندای دلیم دور بی هرگز بیم نالم تو مارو ظلم داوى مدلداري أريش ديلي علي باداو تقل عيانا يا ميلي قامو تقل من ماي لكي ساداو دنگا خوش بیا کفشم لنجان سر خودتو بید عمر بخير بيت والله الله يوصل بحر كده بني خانم أي أعفر يا أخوات دمت خوش بس
والله كانت باش كبومنا والله كانت شميران أو هندراواني كبكاري يعني وبراني زياتر هندراوي شيء والله من لا يدرى بس مش ضمانة يا خادم دام كاغا من باب مولاتو قول شي بو اي بو شي بان وراني دايجان چیه يعني باش وراني شلون تو دي خوته شعرك ما مصعدنا الجلسة الرزمان بوي شاي ما صعدنا ما جبي زور بين مخامكان مني ودبارة لو اسمه خوش اسمه وي حيف هزار حتى وازيد وراني أنا مثلا بدأ مثلا دواكاري خوشي كشومة تمالا وتما جاي وراني تواني آزادي تقوم وتيتي مسؤول شيء غريب لێرەوە من سپاسی یەکەم چاوی مامەساجیان ماجەکەت ئەلبەتە تۆش سەوتێکی ڕەسەنی میلی مەنتیقەی گەرمیانە پێوەیە ئەویش شێعرەکانی بەزایە نەیاوە ئینشاڵڵا جا ئەگەر پێشکەشمان بکەیت ئاساییە دوای ئەوەی داغڵە بم من ئەگەر ئینشاڵڵا خەلەلمان نەبێت پشتیوان مەکەم دایە شیرینم ئاواتە خوازم دایە گیان مەرگی نەبینم ئاخ دایە گیان ئاخ نادايجان خواب مقليه نقرر لك دي لبيبتك اخدايجانا اي 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 جهر يشيرو اي هوار من اجي قام كيبي اي هريشي يا روح اي هوار من اجيقان كامل جاك بقريم بايار نازجا شواينا توبي ابينو بين بلسينمو ابينو بين
خانم یان میگیری بخور شركستم دنيا أي هوانا قاينا مورا شركستم دنيا أي هوانا قاينا مورا ليلى بو مجنون باوانا شيرين مفارا خوز قلم دنيا أي هوارسي شيرنا بوايا خوز قلم دنيا أي هواس يشيدنا بوايا أي بيري وفاخي وجلال يا لاتينا بوايا أبينو بين بلسين أبو أبينو بين بلسين أبو أي بطو بيقري مخانق يا بخور ای با تو بگیریم باورم یا بگیریم بخور أي خوز قدم زاني أي هوار لا جهادكي أي لا شاي خاني خانم ياني جينا ما بيكي أي خوز قدم زاني أي هواك يا دلداريتا أي خوز قدم زاني أي هواك يا دلداريتا أي كتير سواك من بعد شيتو هاليتا أبينو بين بلسين بوم أبينو بين بلسين بوم أي بطو بيجريم دادك يا بيجريم بخور أي بطو بيجريم بعد يا بيجريم یا خوا بەخێر بێتەوە خاڵ ئامانجیان ئەو دەمە خۆش بێ زۆر زۆر گۆرانیی خۆش وڵایی لە ئەوڵا خەریب و ئیتر تەواو بێت ئەمیش دەم دیمەوە بەخوا خەریب و فڵنافڵ دەست پێ بکاتم بەخوا هەراوەحەکە کراپە طبعا کاک جەزا هونەرمەندێکوان هەبوو کاتی خۆ باسی دە ساڵە لەمە بە پێشەوەکە شەوێ ڕێز و حرمەتمە بۆ کاگەرانی زیبات هاوڕێی خۆشەویستم تەلەفۆنی بۆ کردن کی وەڵی جەلال باری تەندروستی و هونەرمەندێکمان تەواو نییە داوای تۆکە وتم بۆ من کاکە ئێستا فەوری ئاخر من دەزی بۆ ئەڵتارینم من چی لێ بکەم وتی تۆ لە کاتی تەوێزانی کە چوو تەماشاکەم وەزعی زۆر خراپە یعنی ئەیوو هاتن بیگرن وتم با بە چی بگەم بۆ دڵم بۆ خۆمان دانیشتووی ئەو شەوە تا بەیانی بە دیاریوە وەڵا بەیانی هاتمەوە بەخوا دوو سەعاتە خەوتمەوە زانی کردیەوە تو چییە خێر کار گۆرانکی داوا دەکاتەوە کاکە من چی لێ بکەمەی هاوا ئیتر بە بێ من ئیدارەی نە کە من لێی دەرەچووم ئاوا کە لەگەڵ من یەبینی ئاوا کاکە بە من ئەکرێت بەخوایتن نەڕۆژێ نە دوو نە سێ هەش ڕۆژە ئاوا ڕووی براکە من دوکانم داخستووە دەم هەیە و کورە حەفلەم هەیە وەخر ناکرێت وتی بەخوایتر ئاوایە وەڵا بە برادەرێکی وەکو کاگۆرانم وت مەڵی فڵان کەس وەزعێکی ئاوای لێ بەسەر هاتووە
وتی داینێ بۆ منتم بۆ وتی بەخوا دانێش برادرە شگەڕم مامەسا مەلاشێخی پێڵەن چاچە کاتم تو جاتۆ بڵێ تو حەقەنە وەڵا ئالێرۆ چوین بە شوێنە لەو منتقەی لە شارەزوو بوو سوارمان کرد و مامەسا سوار بوو ڕۆکی گەنج بوو پارلەمانی کارشەمێران هیچی بەسەرەوە نەبوو ئەوانە بەستە قاتێکی کردی و پیاوێکی زۆر پاکەکەی زوو باڵێز دیار هیچ دەفتەرێکی پێ کتێبێکی پێ و باڵێتر نازانم لە قورئانی پیرۆز بێ یا هەرچی بێ بەخەمە سەر یەک شتی پێ بوو ئەوە نابوو لە شتێکی ڕەشاو منیش خەریب بوو دڵم هەتا پێ بوو خوای زانم ئەمە چییە وەڵا گەشتی نەسەیتەرەکەی عەدبەت پێ بوو وتم مامۆساوە مامەشێخ ئەمە چییە وتی ئابەوە چاریەکە تۆ چۆن وتی تۆ هەفتە چییە با بچینە ئێوە وتم گیرم خواردووە بووم بەپەنگ چاچی نەکەیتەوە نایەڵم بێتەوە وتی حەفتە نەبێ بۆ خۆ وەڵا هاتی تەلەفۆنم بۆ خاڵە بەران کرد وتم حازر وتی چی وتم مازە مامەشێخەکاتەوە کاکە هەر وێران بووم بەژەمەوە هەر ڕۆژەیە جار بۆ بووە وەڵا کە چی وتی ئەمە چییە وتم مامەشێخانەوە بە خۆ دامەشێ وتی گۆرەکان لە پێیا داکەن و پاڵیکە وتم بۆ وتی بەس چاقاچی بۆ ببێت کە دەری هێنا یەک کوڵاگیستی ئەمەنە کاکە چووینە سەر قاچی بەلیس کەوتە قاچ وەرە ئەیوب بۆ خاتری ئەو خوا پێوتم بە خاتری خواشتی وانی وتم تێڵە مامەساجان بی بکە وتی بۆ با بەبووم بەپەنگ بەدەستیەوە من خۆمەزان واوە چی ئەمەنەی پیاکە شار بوو لەسەر کورسیە دانیشت بوو ئاوارد و قاچیان بڕووی وی باوەڕۆکم نەنە باوەڕۆشم بەخوا وتم یەک کەلیمە جا مامەساوتی وڵی لە کەرنەسوورە دانەیەکی تری لێ وتم فاسیلەیە هەیە مامەسا جاران وانە وتم بۆ ئەوی ژەپتی وتی یاسەویش بۆ چارەکەم وتم بڕۆ بە قوربانە بم ڕقم تەلەفۆنەکەم بەرە حەچی وای لیا و تۆرە وەڵی تر دوایی هەرچی ئەی هێنا و ئەی برد و ئەی ئەزانی چۆنە یەک مشتە بڵێ مامەسا بەلاشێخ بان دەکەم بۆ هینە بە قوربان وڵا دوای سێ چوار ڕۆژ باش بکەوتەوە حەفلەکردن جا هاتنیان و مامەسا ڕست نەبوون گەرەزانی مامەسا بەلیس کەوتەوەیش ڕێزم هەیە بۆ دەرمەندە چاوی ماچەکەم ڕێزم بۆ کاگۆرانی نزیباتی ژەوی جا دلێری سیدی خۆمان ئەوە من چەند بەرنامەیە تا ئێستا یادم نەکردووە داوای لە بردننی لێ یەکەم مامەسا دلێری سیدی هەردوو چاوی منە چاوی ماچەکەم لە وڵاتی بەریتانیایە تەوان ئێستا لە تاراوگایە لەگەڵ دلێر و کاروانخەباتی حەفلەیەکمان نەبوو لە شاری هەولێر برادرێک بۆ نمونە کاگامانچ بۆمەکان نەزانم کاگامانچ پیاوێکی شعبیە و هەر عەشایە یخۆ حەفلەکانی ئەوەش هەر شعبیە هەتا گەشتینە ئەوێ ئەو وتی من وا دایە بتم و ئەم وتی من وای ئەڵێ وتی لەوایە تۆ ئاوا دای بتە و بەرزی کەرەوە کە چوونە ئەوێ زۆر بەعەکسەوە بۆ حەفلەکە یعنی بڕوان پێ بکە هەمووی مهندیس و مەحامی و دکتۆر و ئەو شتانە ئەو چییە ئیتر کە سەیرم ئەکرد چۆن ئەڵێ ئەمانیش دوو گۆرانی بێژی شعبین و ئەو برادرەش کە پێی وتبوو وتی فوتبۆڵ ماش بە خاتی خوا وتی جاکە چێکە گەورە وتم چی قەچێکە برا تۆ قسە کردە هیچ بە چاکت باتۆڵێکمان لەبەر کرد هەموومان بەجلی کوردیەوە جاوە سەیرانە کرد براوە هەن لە کوێڕاسی جا ئەو کاتە هێزی دیجلە هەبوو لە کەتوودا دلێریش لە ئیدارەکە دانیشت بوو لەگەڵ کاروان ئاوا سەیری کرد وتیەوە ئێمە بەغەڵەت نهاتین دوو ناوەڵا غەڵەت نییە حەفلەکەی تۆمانە بەس بەو خوا دابدان و شت بکەنە هاوتم هێزی دیجلە لە کەتوو کرد بۆمان بانەکەن یەک حەسیمیانی چاکمان پێ وتم شتی وا نەکەن دوو قۆڵیەوانە تەبەقەش لە لات نەچنە سەرەوە بە قوربانە ڕێزمەیە بۆ مامەسا دلێری سیدی هەردوو چاوی ماچەکەم ئەگەر شتی تریشم بیر بێتەوە هەر لەسەری ئەم ڕۆم بەرنامەیە حەزەکەم یاد لە کار دلێرکە باش چینە لای مامەسا شەمێرە باش بەڵێ ئازان و خۆشەویستان وا دیارە ژمارەی پشمان زیاد کردووە وە دیارە کەکجەزە بۆ تەنەکەتە سێ ژمارە ئەتوانن بەشدار بن لەگەڵمان لەسەر ژمارەی مۆبایل 0 471 52 64 یاخود 0 471 891 75 75 ئەتوان لەگەڵمان بەشدار بن بە خۆشحاڵی پەیوەندی سەرجەم ئازان و خۆشەویستان وەرەکەین خۆشەویستان وەکو وتمان چاوتان لەسەر سایتی فەرمی ڕادیۆی میلی گەڕیان پەیجی فەرمی ڕادیۆی میلی گەڕیان لا مەبن هەموو چوارشەمە و یەکشەمەیەک لەگەڵ خاتوبانە لە یادەوەری هونەرمەندان یەینەوە خزمەتان هەر چوارشەمە و یەکشەمەیە دوو هونەرمەندی بەڕێز بەسەرەکەینەوە جارێ بە گەرمیانەوە گوتمەزان من جارە لایەمە بۆ من خێشارە نەکەوە ڕێزمانەیە بۆ هەرچی هونەرمەند هەیە لە زاخۆ هەتا خانەقین هەتا بۆ مانسیرە هەرمیان بانگێژ دەکەین لە خزمەتی یەک بێجانەوە کاک شەمێران بێنەوە خزمەتت جەلالی بۆ قسەکەتانش پێ بڕۆم پەیوەندی کاک شاڵاو لە ڕاپڕینەوە دەروەری دیت کاکە شاڵاو سڵاو لێبێ سڵاو لە ڕاپەڕینی مرد سڵاو لە دەروازەی ڕاپەڕین چاوی هەموو دەرماژەکە
سڵاو لە ئێوە سڵاو لە تۆش برا سڵاو بۆ ڕادیۆ جوانە زۆر سپاس سۆز ناگە عەزێت نەبێ ئای بینیە لەسەر ئەو ڕیتمە بڕۆیە کێشەی نییە باشە قوربانتان تاکە سڵاو بۆ هونەرمەندانە کاگە ئامان کاک شەمێران وێزی تایبەتیم بۆیانێ چاو ماسێ برای تاکە دەستخۆشیش لە ئێوە کەم بۆ ڕادیۆ جوانە بڕوا بکەن یعنی لە سلێمانی و ڕاپەڕی هەمی داگیر کردووە زۆر زۆر سپاسانەکەین ئینشاڵڵا بەکاری جوانتر شتی باشتر لە خزمەت جامەکەم مەکەم و هەریەک بینم لەسەر ئەم ڕادیۆیە ئەم ڕادیۆ جوانیەوە زۆر زۆر سپاس زۆر زۆر سپاس چاوی هەموو دەبەری پشتۆر و ڕاپەڕی ماجەکە قوربانە حەزم کرد بەڵا هەر فڵانێکتان لێ بکەم و دەستخۆشیتان لێ بکەم و کاگامان و کاک شەمێران زۆر زۆر گوێگیرە بوانم فڵانە دەبێت ئەی هیچ نییە لە سەریان داواکاریە کوڕە شتێم لایە لایە بەراڵا ماشەڵڵا گۆرانەکانی هەمە نەخۆشە حەچی بڵێن هەر بێ ڕازی لێمە ئاشە بیلا ڕازەکەی بە ئەساس بۆ لای شەمێرانی برەخاوەڵێ سەری عەڵێ ئیدر ماشەڵڵا خۆتیان زۆر زۆر خۆشە لە تەوزم لەهەدان هەر لامنە بەڕێز زۆر زۆر گوێگریانم سپاس مەمنون بە ناوی هەردووچانەوە من سپاسی تۆکەم چاوە ماجەکەی قوربانە من کاکە دەستهار حەزم کرد بەشدار بوو زۆر سوابدارێک زۆر زۆر سپاس بۆ تۆش چاوی هەموو پشدەر و قوربانە بم کاتێکی خۆش ئێوە بەڕێزم ئێوە بەڕێزم زۆر زۆر قوربان چینە لای گۆرانێکی کاکشەمە نەسبەکەمان خۆشە عیبی نییە وە کرامەوە بە قوربان هەر واستان لێ نایە بە خۆشحاڵی بەڕێز خاتوو هانا وەرەگرن لە سلێمانیەوە هانا گیانم کاتەوە باش بەڵێ گیانم کاتەوە باش باشی ماڵەکەم ئێمە باش نەگەر تۆ باش بێ هانا گیان زۆر خۆشحاڵم گوێبیسی دەنگی تۆی خۆشەویست بوون ئەمڕۆدا بەڵێ هانا گیان هانا هاوڕێکی بە وەفا لە هەموو بەرنامەکان لەگەڵمانە بۆ هیوان بەردەوامش بی لەگەڵمان بەڵێ سپاس مەمنون سپاس بەستا ئێمەش بۆ هیواین بەڵێ هانا گیان داواکاری شتێکت شەڵای گیان دەست و چاوە خۆش بە خاتووانە تۆرم نەکۆم تەسبیحەکەم پێ نییە بەڵێ هانا گیان خۆشحاڵین گوێبیسی دەنگی خاتوانە بووین زۆر 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 سپاس دەکەم خاتووانە چاوە ماجەکەم بۆ لێوەش بۆ توش بە ساڵ خۆش بۆ تۆش مەمنونم خاڵە جەزا بەخۆم جات بکە کاکی گیان با بڕوا بە ساڵ مجنون كواد باركان كوالي كوا مجنون كواد باركان كواشي عليها وفاداركان كواشي عليها كيجيش وقت من خادم شيت وارتو كواليك مجنون كواد داركم كواليك مجنون كواد داركم كوالي شنيها وفاداركم كوالي شنيها خادم وفاداركم
ومن شيم ذكر لدوري باغو ومن شيم ذكر لدوري باغو كوالي كوا مجنون كوا دلداركان كوالي كوا مجنون كوا دلداركان كواشي عليها وفاداركان كواشي عليها وفاداركان خوز قدم زاني بوابني يكي احتاج مالي خانم نامرد ماكي احتاج مالي نامرد ماكي كوالي كوا مجنون كوا دلداركان كوالي كوا مجنون كوا دلداركان كواشي عليها وفاداركان كواشي عليها وفاداركان بشي يعني بدور بعدين من الجامعات وهو داركان الشارع ايش يعني وهو داران هاي بشي بس بدوهم قبرم مالكن بقبرم تاقبي قبرم بوكانن بقبرم تاقبي بنا وقبرك تاكون تاقبي تاكي بو قريان تاكي بو شادي تاكي بو كسي كوشقيان شسالنا دي تاكي بو كسي شسالنا دي اي ليكوا مجنون كوا دلداركان كوالي كوا مجنون كوا دلداركان كواشي عليها وفاداركان كواشي عليها وفاداركان هذا شيء پێغەمبەر بەخێرێنەوە سەر ئەو پانایی چاوم ئەشۆ بلا گەڕیان ئاوە ئەوتێ دەکتەنە خۆش دێت حار نییە ئەو لەو مەدان پشتەیە ئاها لەسەر بەرزایەکانەوە ئابێەوە دانیشتوم بە گۆچانەکەەوە یاخوا بەخێر بێنەوە با خۆشحاڵیەتە لای پەیوەندی بەڕێز ڕەوەند خەیلانی کاک ڕەوەندان کاتەوە باش باشتەوەتۆ کاک ڕەوەند وە دەرێن کاک ڕەوەند پێشمەرکەشە زۆر سپاس ڕێز و حرمەتمان هەیە بۆ جەناب زۆر سپاس کاکە جەناب چۆنی باشن؟ شاو و ماچەکەم جەنابە باشی ئێوە باشن زۆر سپاس زەمانەوەم بەڕێزم لە دەورێ دەڕێم یاخوا سەرکەوتووی چاو نازەکەم دەستخۆشی و بەردامە جوانەتان لێ دەکەم دووبارە بە خێراتنی میوانەکانتان دەکەم زۆر زۆر سپاس تێبینی کۆی ڕەخلەتمان هەیە بەڵێمان قبوڵ بکەن لە خزمەتتانیان ئێمە بەڕەخنە گەورەبی عزیزی یەکەم جار تێبینەکەم هەڵەسەرەوەیە بەرنامەکانتان هەر بەبێ بە ئیسلێمانیان نایەتم بەرەو هەڵوێ بدۆ بەڵێ ئالۆ بەڵێ تێگەیشتم ئەمە یەکەمیان ئەمە دومیشیان زۆر سپاس زۆریان بەرەو دهۆک بەرەو ئاکرێ بەرەو بەردەڕاش بەرەو شێخان بەرەو ئامیدی بەرەو زاخۆ هوەرمەندی زۆر باش زۆر
پێشکەوتوو گەنجی زۆر باشی لێ دەنجی زۆر خۆشی لێە خاڵت جان ئەزانی یەک کێشە هەیە ئێمە ئێستا لایفەکانمان لە هەموو شوێنە کراوەیە لەسەر خەی جێرادۆی گەڕیان باشە بەڵام ئێستا کێشەمان لینچێکە ئیشەڵا لینچێکمان بۆ دانێن بۆ هەولێر و بۆ دۆخوانە بڕوا و قەنەعاتم پێ بکە سێ بەرنامەیە ئەمەم لەبەرایە دە کێشەی پارەشمانەیە کاکە بە خاتی خوا نەبێ بە قڕازە قڕوس کاکە دووبارە بە یاسەکەوتێن ئیشاڵڵا ئەو بەرنامەیە بەرەو پێش دەچی دەتا یەکێک لە بەرنامە هەر خۆشەکانی ڕادیۆیەکانی کوردستان زۆر زۆر سپاس دەکەین ئێمەش ڕێزمان هەیە بۆ هەموو دەڤەری هەولێر و بادینان و شێخان و بەردەڕەش و شنگال و کورە ئەوەی بە کوردی قسە بکا بە هەموو نەوەکانی کاکە بسمای ڕێز بە بێ دووبارە خۆشحاڵین چاوی ئێمە زیاتر خۆشحاڵ بوون لە ساڵ چاوباز دەکەم دووبارە سمای ڕێز کاتان بگەر کاک زان پەیوەندی هەیە طبعا هەر لەگەڵ کاگلێری سیدی گادەیەکمان نەبوو لە باخێک باڵێ لەگەڵ ڕێزما بووی هەردوو چاوی ناجەکەن دلێر خۆی ئاسایی کە یەک تۆسکە زەبای هەبوو یایە دەنگێ نووسا نازان قورجی زۆر ناست بوو شانسی من کە چوین بۆ گعدەکە فاروقی جەمبوش و ڕێز و حرمەتم بۆ کاک فاروق بەیە و کاغەف و چیمەنیمان لەگەڵا بوو تەڵان کە چوینە ئەوێ کە زەبایەکی هاوتی مل پێشدا پێنیە وتم مل پێچم لەکوێ بوو برا ڕۆمانی هێشتا خەڵک ئەسووتێ ئەلاکولین جیازمان دانا مەجموعەیە بەڕێزیش ئاوا لەسەر مێزەکە دانیشت بوون با بڵێن جەویانەوە وتم دلێ بتی ئاوتم تەبەقە نەگۆڕی کاکە ساز و باڵەبان تۆزە بۆ تەبەقە گۆڕین ناڕەحەتە ئەو کا بەپەڕ وتی نە وی دەنگی عیبی نەبوو بەزیتر لەو کاتی نەسپوشتەکە نازوزۆی مامۆستا وتم ئاک قۆڕ بەسەرم با قورعان نووسە وەڵاوتی سیم بەنێ وتمان کاکە سی بەرزە برادە بۆ خۆ دانیشتونە مەگروتی تۆ سیم بەنێ وەڵا سیمان نایە تەوان غەفور ویل ئەمیر دینگ 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 من کێشەی نییە یەک دوگمەیە خۆ دەزانی یەک دوگمەیە سۆڵە لایە سیمی محەچی بێ بە دەقەیە بێکم وەڵا خاڵەوە نەزانی خۆی پیا کرد وتی شەهلا خۆلاتی بە قورعان ناوت کاکە جاگار حکومی لا چی لێ پێم وتی دیکەن بەلا ئیتر دیسان دینگ 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 ویل پێچێ ئەی کابراش سەیری ئێمەیە کرد زیاتر لە سێ چارەکەیمە خەریکی نەسەب بوو وەڵا کاتێکم زانی بە قورعان وتیان ڕەفیقی جانی بە جانی بوو دوان لە پاڵ یەکا لەپڕ ئەمیان نای بەدەمی ئەوە کاکە بوو بە یەک فەوزایە وتم دلێرتیا وتم هەسە چۆرە ئەو ژلو دگاکە لە خۆ داخوتم بۆ وتم ئەوان تەواو بن بۆ قورعانەوە وا لێ ئەکەن ئەگە بە دەست خۆ ڕێژ بکەنەوە جا بۆ مامۆستا من وتم مامۆستا شت نییە وتم با بەمە چی بوو مردوو نەمرێ یەک سێ چارەکە ئێمە دین و ویلەین بەگوێمانە ئێوەڵا ناقی نابێت وەڵایتر باش بۆ دوچان ئیزنان دلێژی زوزوو لە پەنجەرەکەی مامۆستا بێمە دەرەوە وتم جارێ نەیتەوە وە کێشەش نەمابوو وەزە حەزمەکە لە ژوورەکە وەی گەرما پشتمی وتم بەخوا بە لەوێیانی وتم با بەدە لەسەر تەبەقەیە داینە گیرمان خوارد ڕێزم بۆی هەیە چاوی کاکە دلێر ماجەکەم ئەم شەوکەوتە خەیاڵم هەردوو چاوی ماجەکەم و ڕێزم هەیە باش بانە گیان بە خۆشحاڵیەتن لای پەیوەندی بەڕێز کاک ئاری لە شارە زوورە کاک ئاری گیانم کاتەوە باش بەڕێز کاک ئاری زۆر سپاس کاک ئاری خۆشحاڵم دێبیستی دەنگی توێ بەڕێز بوونی لە شارە زوورەوە زۆر سپاس لاوی دیگەری نییە بۆ کامێران مەدانی بۆ قەدامە بە قوربانم چاوە ماسەڵ هیچ داوای بدیان هەیە گیان هیچ داواکاری بدیان هەیە نەوەڵا دەکە خۆشیان یەکەم و هیواتەمە درێژیان چاوە وەخۆ ماسەڵم خاڵی چای من بە خۆشیان دێ دەکەم و دەخۆشی دەیەکەم بۆ بەنامە جوانە زۆر سپاس هیوادارم بۆ چەند گەرانێکی خۆشمان بۆ بڵێن خەمە نەبێ کۆڵیان لێ نایم 32 دقەیە ڕۆشتووە حتا دەستان خۆش بێت مامۆستا شەمێران ئەڵێ بەخوا میوانم لە ماڵان من لێرەوە داوا لەو ماڵاکەم خواردنەکە بخەنە دەوری حەوتوانە بە قوربانێ لەوەت ناچێ بەخوا قوڵاوێ چاوی ئێمەی زۆر سپاس بۆ کاگورا هەر تۆ ببینم من ساف کێشەی نییە کاگە ئامانش بابێ مۆلای بە دووخۆڵی ئێوەیان هەر ئەرە دەفەکەمان کۆ بێنە بە قوربانێ
صحيح. هەرو دومایکە بەکارێنی داجزە کارجزاڵێ ئەو تۆڕبوونەکە تۆڕە بووە سوحی لەگەڵاکەی ئەزانم سڵحەکەی چییە لە بابە هەر هەمووتان هەتا ماون شیوانیە ئەزانم لە کوێ قساکەن جا با تەواو بی لە سوحیان لەگەڵەکەی ناو وەڵام من سڵح ناکەم خۆ ێزانە بەچی سڵحەکەم کاکە جافەر یاڕە تەواو بمبووم النبي
سڵاو لە هەموو دەربەن هنگیانە ئەگەر مردم نەکەی بگری نەکەی بگری نەکەی بگری هنگیانە هەرگیز نەکەی بەرەو گۆڕم سەرال بگری ئاخەمە ئایەمان ئەمان ئەمان عاشقان وكمان تخوابان يانا أنا ضمارا ودايما يسار يان 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 يانا بيك سيفنا لمن ببيسا دردي دلاتشاس لمن ببيسا دردي دلاتشاس أم بس ما بيشكاش ورادي قريان أم بس ما بيشكاش ورادي قريان يوادارم لا تنخوش بيه بزمي شميران فلا تنخوش بيه بزمي يا مزيان شو بالله هردتان شاو مالي يبقى بخير بن كام جزاء شو بالله ها او اكثر مساحتي خوالتي على شو جاباس الراني شو تضمن لي ابو بحر الراني ان شاء الله كم حفته بس يخشى ما برنامج معني ترى يا اخوان بخير بين وسهر بنشاور دمتان خوش به ده انجا كاكي يا دولي اشتنا الله يبيشم لبرنيه والله يسمع بيني خلاص شي بيونيه خو ايوه هم ابو من ابوتو يدانو بينيه كل كاكا شو من بيها يتشارك بابا والله يا دولي هنرمندا أنا والله أبويا وخالة ماتش حفتة كبيرة كمان شيء كبير لا يسأل ومدي باش مو مويتو ناقم يدنا أبو دعوت بينا قال هذا شيء أنا سبراد شهر زوريات بلا بلا جارنا ولا شمك لا يكون مسلسل رز باندوا دانشتين بيونا خوش ماسي وقراني وتنو تبرادري هاول ولا مو بشر قاعد مو بشر ودي دست ماش كده هلا وياواز يعني أنا تشوار ده بشر بكونجيدي الله أول قاعد جابا شو أول دوام يا قاعدين من شو هذا بحاول بيستوى ولا دوام بس قاعدة ما بيستوى شو هذا روش شو لا قاعدين شاف قاعدين ولا نوع عدم يجبر مو بشر شغل أنا قاعد قينا كان شيء ما أوش كتير بجامع كاتي كل قاعدين كل شو أنا كجهاز كان ما عندنا أبو مصباح
باڵێ وتم کاکەم جیازانەی من پورە قەڕ بێ مشکلەیە چێتە سەر وتی نەبا بە یەک کێشەی نییە وڵا دانەیە گۆرانیە و ئەوە نییە هەن بۆ خۆیان گۆرانی وەڵام خۆ ئاگای لێ وتی بۆی دەڵم لەو بەندانە تاقژی نەبوو بەدە مایکەکەمان بۆ لەنەکایە وتم پێم نەوتی کاکە ئەی هاوار کارە باگرێت کەچی سۆ بۆ وتم کورە با هەست باش مەڵێ هەستی دانەکان هەڵ کێشایی هەرە وڵا ئەوانەشی دیارە خاڵامان کرد بامە جیان بەخۆشحاڵێتین لای پەیوەندی شێخ سەربەست ئەم کاتەوە باش سڵاو ئێوارەتان باش سڵاوەتەی ئازیز کاتتان باش چۆن باشن تۆ باشیت بەخێرهاتی دوو پیاوەشێکەمە دوو بەڕێزە با من سوالێکیان لێ کەم کاکە زامڕاو بۆچی ئێوە چێ لەسەر ئەم ڕادیۆیانەی کە دەبێت سەبارەت بە خبەری کورتی لەوە پێشتر ڕادیۆ تەکسی هەبوو ڕادیۆ بابا نەبوو سا بە خۆشحاڵیەوە ڕادیۆ گەڕیان و زامڕاو بۆچی ئەم پیاوە چێ ئێمامێ بەڵێ بەڵێ دوو پیاوەڵە وەڵا بە بۆچوونی من زۆر شتێکی چاکە مامە ئێمەش بەکارێکی باش ێزانین و ساردەچێکان زۆر خۆشحاڵی زۆر ڕاستە بۆ چیش زیاتریش ئێستا من خۆم خودی خۆم چەنێکە لە دەربەنی خانام بەڕاستی چەنێکە گۆرانی ئەڵێم زۆریش نەناسراوم ئەبێ لەم ڕێگانەوە ئەم ڕادیۆیانەوە زیاتر ناسرێ بە خۆشحاڵیەوە ئێستا نەکەم زۆر لە جۆلێتە داکەگرێت بەڵام ئێستا ئەمە یەکێ لە قانجازەکانێتی کە تۆ ئەمڕۆ ئێمە و ناسیش کرد بەڵێ بەڵێ زۆر ڕاستە زۆر ئیتر هەموو شێر بۆ دڵخۆشی میلەتەکەی بۆ هەر بێری بۆ مەستاسان ئیوانکاری باشتر چاکتان بۆ خوازم لە کەشتان هەر بۆشم چاکرد بێت وڵی منیش خۆی بەرنامەکەی ئێمە بۆیە منیش بەڕاستی دەوتەی ئێمە ئەم بەرنامەیەمان داناوە زۆر هەموو هونەربەندەکان ماڵیان ناوە بێ کێشەیان نییە بەتایبەتی لەگەڵ من و لەگەڵ ئەم ستافە جوانەیە بەڵام من خۆم بە پێویستم زانی ئەم پیاوانە با بڵێن ئێستا لە منطقەی خۆیانە خەڵکیان ناسراون بەس پیاوێکی وەکو جەنابەوەتە لە سلێمانی نایناسی ئەوەیە ئەوە بۆیە منیش ئەم بەڕێزانە بەسەرەکەمەوە مەساوەکانی بابەت جەزا باچەکەی زۆر زۆر سپاس پیاوە باشە مەرسپەسی لێکەی چاوی ئەمە زۆر زۆر سپاس هەر بەخوای گەورەتان لەشکێرە ئینشەڵڵا لەگەڵ تۆ ئینشەڵڵا زۆر خۆش زیاتر ئێوە بێکۆ دەرەکەون هۆکاری ئەوە چیە زیاتر هەر بێکۆ دەرەکەون لەگەڵ هونەرمەندی تر بەتایبەتی کاک شەمیران ویلایەتی باکێکەوە وەحدمانداوە هەتاکو لەم وارەیەشکێن ئێمە هەر لە ڕووی گۆرانێکە شواب خزمناسە خەڵکی یەک شوێنیشی بەڵێ کات ئامانج تۆ لەگەڵ چی هونەرمەندی تر کاری کردووە لەگەڵ زۆریانە کردووە لەگەڵ زۆربەی هونەرمەندەکانان کردووم و چای موشیان ماچکەم بەڵام وەکو خۆم کە مرتاحم دانیشتم لەگەڵ کەسێکدا بیکەم حەزم لە هونەرمەندێکە گەڕیان مێمەقان بێت حەزم بەمانەیە زیاتر هەساوەکو کاکە هێرشکانی حەیرانی کاکە ڕێبوار مەسۆی جاسم چوچانێمانە دانیشتم لەگەڵاکردن و زۆرش بینم خۆشە لەگەڵیانە بەڵام لەگەڵ کاکە شێمێران هەم ناسیاو هەم برادر نازانم وەکو شەو تەماشای نەکەم کە زیاتر لەگەڵ کاک شەمیران بوویت کاک شەمێران برادری هەم دەرەوە هەمی سجنیشم هەز ناکەیت دەمتان زۆر ینی لەگەڵ تەبەقەیەکە کونجێ بارەوە لەگەڵ تەبەقەیەکە کونجێن لەبەرەوە ئەمانە زانی چۆنن ئەمانە بەیەکیشەوە ئەگەر ئەم سجن بێمیش خۆی بەگرددا هەر بەیەکەوە بڕوا ناکەم ئەو دەقەیە ویست بێت یان یەکێکتان بەرن بەس کە هیچێکتان سواکردن توێتی بە قوربان با منیش بێت مامە جەلال خۆی تێگەڵی ئینسان کاتێک خۆشە تاوکەرێک بوو یەکتری تێبگەین بەڵام شکر بۆ خوا لە هیچ شتێکم و کوڕیمانە تێگەین یەکتریەوە ئەگەر تۆ ڕاستە بێ برایەتی پاک و جوان و ڕۆفاقەت ئاحمە ئەمە هەروە شەریش نە تۆ ڕەفیقی ڕێداوە ئێمە برایەتی ماگرێتە پێشی هونەرەکەشون لە ڕاستی یەکش ئەوە لە هەمووی گرنگترە چکە ئێستا ئێمە چەند جارسەی هونەرمەندمان کردووە 10 ساڵ وەکو براوە بوون ئێستا 10 ساڵ شەخسایان نەبێت وزات باوەکەی ڕۆفاقەتەوە چی هەر نەبێتەوە باش ئەو هەموو تەکلیفەکەن کاکە نە بەخواتەوە دانانیش لەگەڵ بەسی من تۆزە بێوەفام جێمێڵەوە بارم کیلۆ بە سلێمانیەوەم ژێراوە لا ئەو بێوەفایی نییە هەر لە حەفتا ئێوارە خۆ بخۆ دەچین بۆ لایەوە یاخوا سەرکەوتوو بنووس یاخوا ئەو دەنگەتان کۆڵ بێت کاک جەزاڵێ بزنێکی تر لەو گەرانەمان پێشکەشکە نەگەر ئامادە بێت بەدەفەوە لە دایرەوە ڕزای کرمەشانی یا بابە دەخەتەوە وەرە ئێوە حڕن برا خۆ سەیری من مەکەم چیەکەم بینە
لن يا ربيه بخير لا هنا يتقع علاقات في مساجر باش أتوزع أمر أمر ما تتجاوز كيف حاكم زور دارا قوم لسان حاكم زور دارا قوم لسان حساب يا مولا في خواك على الجانيا كيف لك الرشا حساب يا مولا كيف لك الرشا فضبه وحاكم خان مالك ماشا فضبه وحاكم مالك ماشا مالم بوشيا خوابي كاتالا مالم بوشيا خوابي كاتالا بلاي دوس ما يكوى شيان بيتو بابا بلاي تو ما بيتو بابا يا ربي يا بارو برقا كيد الله يا ربي يا بارو برقا كيد الله مريم سال خانم بو بساري ما برنامه يا جاني ببين يا برنامه يا جاني ببين يا أساسي بينا أولى سرينا أساسي بينا أولى سرينا ننام وناما ندعو سلام ننام وناما ندعو سلام طابق الرسمي خانم بنير بولا يا ري بارو وشكر دلدا يا ري بارو وشكر دلدا مهاريا ونريا بسهريما يا عزيز يا خوشکی رشواشا ارکز بیای لبیا خانم گیان دل بای پرواشا گیان الرجال الرشا لفصلی بهاری لفصلی بها گیان مجوان یکم دی خواه گیانی لما خبزا اردی دمایی شوت بيان كردو تسربان بوني والشواخب لباي سرمني الشوان استبي مولا شوق الريباوة استبي مولا شوق الريباوة بطاقتي توم خانم خليم صراوة يا
كوساكري لك خواب طلبة بكوساكري طلعت بسياني يا وشن كبير طلعت بسياني يا وشن كبير هنا أربع اليدا لو سازنا يا هنا أربع اليدا لو سازنا يا شمال يا بدا وسيت معايا وسيت رفيقا ما كان معانا تيبي وفا ما كان رفاقا زامي بيا وفا بس زامي ما هكا ساخم يا ما نقيا بايا هكا ساخم يا ما نقيا بايا يا ربي بخير بأن وصرها بمشاون أو كاغردوان بمسيرتي خوم الروم سيدان أخوانك كي وين؟ السلام عليكم. اللي يحاول وزعه بابا سلمة. ساس بابا شلونك هذا جواليده؟ كيف كان أحوالك شلون والله من دلاكم نبيني وقجي بيونا بابكم بقرعة راسك أبي خطيت وياه على الشيخ أوزع كان شلون أمري هذا أنا رئيس حرمته في الزور كان ما زيني هذيك خطبك. بيلا. واي كبره بس يا بكي وان جان دبل وقت جا خطوش بين جويني مالا بلا متشغبن تري والله دي بقرعة راسك لكن رئيس حرمته خوش يسمى برنامجك شاي أو هراي أنا حماية ناسك. زور سپاس كيوان جان دل وباس شلون ايتو شو برازي برنامجي خوش رئيس خوش يسمى بوتان هي عزيزي من. والله اخوان هذا تقسيم بس لكن قليت ما قليت. بليا تاجر نسرخو. ايه إذا سرخو كان يقول حبوا جماعة سملاكي قال يقول شي ما بيا خليك شوية. جابار راست خوشتي خوشي كيوان تاع المباسكه أي برافو. كيوان بس ما قام لي الجهاز يعني أويك بخو ما قام لي. تو جو كيوان زور خوي لا شطاله قرتان هذا هو عاد في شيء ابو خلق روج بجادي ورسي بيسبان فرينو افرت فريو تاكسي كي بيكاشو خريج الليبه كيوانش بدني برز هوالي في الدولار ويفجدوا طلع بيت هواش حيوان جابها الواحد تبعك والله سهر بيكاشوكش زور بدز دا بزين وبوكسكي كيان لكيوان يجي من حرحرة قنبونا قال لك الليش يا لم تاويه وتيبو كرونيري والله راكا تنبوتي جلبو شيخ جاب نصم قريو قدو نخوها ما قلت كافا مالي ما قرناجي ما شرف بيكاشوين وابو أنا بقرأ بقرأ صديق خوش نسيبه تانور الجو لا يدري كم حد بواقع مزام الرسل وصل حمتها مثل السمح واقع مثل سمراء الجان عزيزي منك ما كانت مشتاق نقدر كان زور سباس طبعا دائما خير كيف وصل أو مدة خوش يستعنى هي رسي ما ندموني أنا خوش نيجيات هرهم يا ريس يعني تو دائما خير وجارك كيف جاء مني من نكبته جياب من بارك البو حفله وعب شاكا حمد جزاء برزي بجاد لدكانك يا تيغل شو دور بخيار كيوان شاتا كودا بسيتي اريوه تشي ودنا دنا كيوان نشكو وتيبو تنبزاتي خواص حق الزور كلافه والله لك لو تلقاكي كردو تي عيب لك خوي كربنا جحشك كان ابد لك الله تدري فوق الروس انت وانت من الام متر دعاء عمل جزاء تبو يقينا وانا بقول دعوتي من المسجد دعوتي تجيب وقال لي حتى يكحب تسيء وهرميها تفي كاسر ريس حكمت الموضوع كوي جان تو تشاي من ابراهيم من يموكا فوتبال جا خو افريقيا كان حمد جزاء برزي بدري بزوتي دو بلال دعوتي مني كان وين شخصك دي ساعه وين شخصك لا شاء الله كذا ليش لا ما قال لك بنتيات ولا احمد الزهر وصافوتي هو فكر هذا قبل باي وتبوتي وتجيبوا الاخوات وتمسريه ولا وين يبغوا ودي هسه ابي بس كنا مجموعه لنا بخويكم والله او تشك شبر من كنت عليك دفتر كم ترم برنامج دوسا يا ابو قريبات وكيس محمد هنا انا او اصلا صار كاك هنا الشاب كاك هنا يفهم من ناو شاي ما تقول كاك هنا دي خوش
ڕێزم بۆ هەمووتانەیە ئێمەش ڕێزمانەیە بۆ هەموو کوردانی تاراو قوربان عزیزی من خۆشحاڵم زۆر زۆر بەڕاستی زۆر زۆر عزیزم ئەگەر نەمازاکە بەعزەجار زەمە دەکەم بە قوربانی كلام كلمة هي ماما قال ئەوەی عەرەبەکەش بەقووەت بووتی کاکەوە بێ زەحمەت وتی وەڵڵاهی من عەرەبی نازانم بەزایە بە نیسبەت ئانی دوێنێ تێمگەیانی بۆ دوو بەتانی دوجات و شەرەف بۆ عەرەبی وتم ئانیەکە بەس عەرەبی دوو بەتانی شتەکانم کوردی ڕێزبانەیە بۆ کەی ئەوە قوربانە بمرێ خەمە وەڵا هەر بەردەوام تۆ بەڕێزی کەیوان خۆی فیس جا ئەمە کار جەزا ئەمەی کردبوو لەگەڵما طبعا هەموو بەیانی سەعات دەبوون هونە بۆ ڕانیەچی بۆ گەرمیان نەچی هەموو کەیوان گیان دەی ڕێک ئەبێ لەوێبی لەبەرەوەی جیازەکان بارەکەین وەڕۆ من و کاڕواکەواتی یادی بەخێر بێنەوە ئیتر ئەمەنەی کردبوو کە بەیانیاناوە هەر دەمر شتێک ڕان پێ ناکرد بەیانیا گاوتم ئەرە کاکە بۆ تاقیدی بۆ خاتی خواتی وڵاوی ڕاستی بێ چاوەکەمون بوو ئەمە هەڵماتە مردوونە لێ سویشی سارێ دی بە شوێ دەیەکەن بێکەمەوە بۆ خاتی خوا یا بەیانیە گاوتم ماڵە ئاوا بێها وتی وڵای احتیمالی حەمە نەخۆشکەوێ خۆشتان نەخۆش نەکەوت احتیمالی هەیە وتم کاکە با نەخۆشکەوێ و کاتە تاقیدەوە ڕێزمانەیە کاکەیوان برایەکی ئەزیزی منە 15 ساڵ بەیەکەوە بوو هەردوو چاوی ماجەکە بامێجا ئێمە نەبێ بە قسەیە ئێوەش بوومانم لەو ماڵە با عیبار نەکرد نارەکەتان سان دەبێتەوە یەک چارەکمان ماوە بەرنامەکەمان کاک جەزا سێ داغڵ بوویست چاوەکەمی جا من سپاسی ڕادیۆ میلی گەڕیانەکەم منیان حۆڕ کردووە یای ئەوەی ئەڵەن دەواچە من مێشکوشتم تەواوە حۆڕکردن بەزبۆ ئەوانەیە هەموو بەرنامەکان لێرە بە سەعات و دەقەیە من نازانم ئەڵێ سواری بی نەژان سەیارە تا گەراج ئەڵە تا پارەی تا گەراج داوە بارەتی خۆفلیس شاوی کاک جەزا و کاک بورهان و ئەم ستافە بەڕێزە ماجەکەم من سپاسیانەکەمەوە گەورەیە بۆ من بەڵێ کاکامان زیاتر گۆرانەکان گۆرانی خاوە هۆکاری چێ زیاتر گۆرانی خاو بەکارێنێت حەزم لەوەیە اینجا سەڵشم خۆشە بۆ مەقامەکان زۆربەی گۆرانەکان لەسەر دایک و بێوەفاوی خیانەتی برادەرە خیانەتی لێکراوە یعنی هاوڕێ یاخۆت بەرامبەر لەلایەن هاوڕێەوە ئەی لایانی بەرامبەرەوە تووشی بەس بێکی مەکە ماڵە ئێمە کۆڵ نایە مەکە لەخوا بەزای شتیانە کاک شەمیدان تۆ خیانەتی لێکراوە بانێمە لایانی بەرامبەرە لایانی هاوڕێەوە ئەی تۆ زیاتر ئەو گۆرانیانێ هەموو هێر خاوە من زۆربەی گەڕانەکان لەک مەخامەکان زۆر لە گەڕانە دای مەرسەر کاکم زۆر سپاس مەمنون دەست بە قوربان بۆ گەعدانە مەچ چواردە ڕۆژە گیرێنە ئەمان تاکیدیاکەنەوە ئەنجا بچن بزانم کێن و چی بۆ جارە بڕن بۆ دانی کێ بڕن دەشیان بۆ دانە نەچی بە قوربان نەچی ڕاوەکەین بە یەکەوەم جادوای ئینشەڵا خوا گەورەیە کورێ جاروایش نییە ناخۆش نانەوانەوە شار گەعدەنە بڕاستیمە دانیشتنی برادرانە بوو بەستە تۆ زێدانەیەکیان ژیان حەزت لێ بڵم جارە نوعی مەشروبەکە بکڕین بۆسەر هاتووە یا خوا نەخۆشیە چی وازێشکەشەکە لەم جارە گۆرانێکی گەڕە نایکە خیانم شار هونەرجان نایەکە گەڕیانم شار وا برام نیش نەم بۆ بناو لا چشۆ نەبێت حەزیژەکەی بۆ بیڵێ بیبەرە پێشەوە
قرشادم دیبێ نایتا خەیاڵم گەرشادم دیبێ گەرشادم دیبێ بەدەستمای ناتۆ ئازادم دیبێ ئازادم دیبێ بەو خەیاڵەوە شەو تا بەیانی شەو تا بەیانیە لە دەریای عاشقا بۆ تۆ مەڕوانی بۆ تۆ مەڕوانیە شوقار نيماوة شوقار نيماوة بيتاقتي تروح خولي مزراوة خولي مزراوة نيتا خيال قرشاد مديبي قرشاد مديبي بعد اسميناتو ازاد مديبي ازاد مديبي بو خيالة شوتا بياني شوتا بياني يا دريا يا عشقا بوتو مرواني بوتو مرواني بچاوی دیاره بچاوی دیاره عاشقان واق من دلیان خنباره دلیان خنباره از قدم زنی که دل داریته که دل داریته اتریش واق من شتو هاریته شتو هاریته نیده خیالم گرشادیم دیبه گرشادیم دیبه بعد اسمیناتو آزادیم دیبه آزادیم دیبه بو خیالا شوتا بیانی شوتا بیانی لدریای عشقا بو تو مروانی بو تو مروانی خود قولي شدلا قولي شدلا قولي خود قولي شدلا قولي شدلا قولي قول بونيتو شربا زرامي شربا زرامي نيت الخيال قرشاد مديبي قرشاد مديبي بعد اسميناتو ازاد مديبي ازاد مديبي بالخيال شوتا بياني شوتا بياني لا دريا يشقى بوتو مرواني بوتو مرواني أي وقمر بيتكم أي بدر دارياو أي وقمر بيتكم رب الدارياو قادرني كان بشيء أي حاكمنا ترسم أي دستك كان بشيء جا حاكمنا ترسم وأبو بيا ما يدك ويحوى الله فرسم جابوا بيا ما يدك جا يحوى الله فرسم
خاڵدیری خاڵدیری ئەمنەگە خاڵدیری 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 ئەمنەگە خاڵدیری ئەی بەوێنای کۆترێ ئەی پەڕۆ باڵدیری تا بەوێنای کۆترێ وا پەڕۆ باڵدیری گورە لە ئێوارەوە باوانم نازنین وانێومە دنیاوە ئەی پەژارە و مەینەت ئەی سەری لێم داوە با پەژارە و مەینەت چێ سەری لێم داوە خاڵدیری خاڵدیری ئەمنەگە خاڵدیری 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 فەریدەگە خاڵدیری ئەی بەوێنای کۆترێ ئەی پەڕۆ باڵدیری ئەی بەوێنای کۆترێ جا پەڕۆ باڵدیری ئەی ئەگەر ئامزانی نازەنینگە وەی بەبێ وەفایۆ ئەگەر ئامزانی وەی بەبێ وەفایۆ وارگی ئیسلام دەکردی وەی خەیاڵاش نایۆ جارگی ئیسلام دەکردی وەی خەیاڵاش نایۆ خاڵدیری خاڵدیری فەریدەگە خاڵدیری 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 فەریدەگە خاڵدیری وەی بەوێنای کۆترێ ئەی پەڕۆ باڵدیری جا بەوێنای کۆترێ ئەی پەڕۆ باڵدیری کورە کاکە هونەرگار ئەی تۆ بڕۆ لاو بەزمە ئەی کاکە هونەرگار ئەی تۆ بڕۆ لاو بەزمە ئەی بەخوا پێم خۆشە دەم کەلیما و بەزمە بەخوا دۆ نابخۆشە جوانێ کەزم و ڕزمە خاڵدیری خاڵدیری فەریدەگە خاڵدیری 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 فەریدەگە خاڵدیری ئەی بەوێنای کۆتری جا پەڕۆ باڵدیری یاخوا دەسوودەمتان خۆش بێ سڵاو لە بناری بەمەوە سڵاو لە گەرمیانی سەربەرز ئەشەدوو باوکم جوانیەوەن تۆزێکیش من هینم بۆ کردا ئاوە تەنبیلەکەم بۆ کردەوە تۆزە بێ تاقەتم زۆر بوو یاخوا بەخێر بێنەوە سەر هەردوو چاوە کاگامان چیتان هەیە بۆ ڕادیۆی میلی گەڕیان ئەگەر شتێکە بێ پێوان بووە زۆر سپاس هەمووتانەکەم دەستخۆشی لە کەلامشتانەکەم دوای سەرکەوتن بۆ ملایەتان نەخوازم بۆ تەواوی ستافەکە ڕێز و هەرمەت و خۆشەویستنەی بۆ ملایەت چای ملایەت ماچەکە بەڵێ ئازان و خۆشەویستان بە گۆرانی دین و کۆتایی بەرنامەی تا بەرنامێکی تر و تا یەکشەممە بەخواتان ئەسپێرین خواتان لەگەڵ خۆشەویستان داوای لێبوردن نەکەین ئەگەر کێشەیەکی تەکنیکیمان نەبووە بۆ بەسپاس بەخواز و هەرمان کرد بە داوای لێبوردنەوە وەکو عەرزمان کردم ئێمە ئەم ڕادیۆیە تازەیە ئەگەر کێشەی لایتمان نەبێ یا سەڵتمان نەبێ ئینشەڵا پشتیوان بەخوای گەورە هەمی جێبەجێەکەین جارێکی تر و هەزار جاری تر سپاس بۆ هونەرمەندی خۆشەویست کار هونەر هەردوو چاوی ناجەکە ڕێز و حرمەت بۆ کاک گورهان بۆ کاک ئاوەش بۆ کاک گۆران بۆ کاک جەزای ساز بەرپرسی ڕادیۆی میلی گەڕیان بۆ کاک جعفەری بەڕێز ئەفوو کە لەگەڵ جەوهەرا لێ دێڕۆچە کاک جعفەر کاکەم پراوەکردووە ڕێزمان هەیە دەستی خۆش بێ ئەمڕۆ عەزیەتمان لە عەزیەتی کێشا کاک گۆران سابن جارێکی تریش زۆر زۆر سپاستان دەکەم یاخوا بەخێر بێن کاکە شەمێران کاکە ئاماژ خۆی تۆزێکم مابوو بەزووتم ماتۆ میوانم با عیبار نەبن یاخوا بەخێر بێن گەورەتان کردین چاوتان زۆر زۆر سپاس ئێمە زۆر مەمنونتانین گەورەتان کردین چاوتان ماجەکەین لەگەڵ خاتوبانە ڕێز و حرمەتمان هەیە یەکشەممە کاک هونەرمەندی خۆشەویستی دێرین کاک مەسوڵ ئاوارە و کاک جەزا ئەو برادەرە کاک نازم پێنجوێنی خزمەتان بەرنامەیەکی تایبەتە سەعات سەی پاژنیوەڕۆ لە خزمەتان نابی بە هیوای ئەوەی هیچ نەبێت تۆزە بزەیەک و خەندەیەکمان خسبێتە سەر لێوەکانی ئێوە لەم کاتی قەیرانی دارایی و کێشە زۆرەیە کاکبووان سەیر مەکە جارە بەخوا لێرە گەرمامە ڕز بەدەرەوە سەرمانە بێت ئینشاءڵڵا پشتیوان بەخوا هەموو ماڵەیەک بەرمیندەوتی ژۆرەگرێت لە فەتەیەوان بیستویت نازان مەگەر تاخیر نەبێت باچینە لای ئەو گۆرانی جەنابتان و کۆتایی بە بەرنامەکەیەنی ڕێز و حرمەتمان هەیە ئۆستافی ڕادیۆی میلی گەڕیان لەگەڵ بانەکان کاتێکی خۆش و ئێوارەیەکی خۆش بە جەنابتان
يوم يكون باوان يوم يكون تبزاني مقردون خانم مرامي جونا باوان مرامي جونا خداي باني صار ليا كريم في مكاردة ناسا كريم في مكاردة عاجز ملايان ريا راسي مماردة خالم راسي مماردة تتوبينا بيش ورجل نبي بيراجل وكالم يا بيراجل شربت الإداري جواني حرام يا لامن وناسا حرام يا لامن يا دلقابنا يا خانمة وقابك دلقابنا يا شمية وقابك ما كان جي ما شلاليا ما سار فيني بابان وما سار فيني مشمشاوة كاي كالي وعدو بيمانا وناسر وعدو بيمانا من بوت وداقني مشيت اجيال